دەیان ساڵە لە بازاڕی کۆنی قەیسەری هەولێر پیشەی دارتاشی هەیە. تا ئێستا ئەو پیشەیە وەک خۆی ماوەتەوە. ڕۆژانە لێرە جۆرەها کەلوپەل بەدەست دروست دەکرێت، وەک خوانە و هێڵک، تەختەقیمە و یاری منداڵان و کەلوپەلی تر کە بۆ ڕازاندنەوەی ناوماڵ بەکاردێت. مامۆفەق تەمەنی 58 ساڵە، سەرەڕای هەڵکشانی تەمەنی و ماندوێتی ڕۆژگار، بەڵام بە خۆشەویستی بێبێزاربوون لە بەیانیەوە تا ئێواران لەم شوێنە بچووکەدا دارتاشی دەکات. لە 5 ساڵیەوە لەو ناو نەتزانان کار دەکەمە تا ئەمڕۆ. ئیش و کارم هەر بێژنگ و لە باب و باپیرمەوە لەوەمە مایتەوە و لەگەڵ خاڵم زۆر ئیشم کردێ لەو گەرەکەی. ئیشەوان بێژنگ بوو، هێلک بوو، فەرشە بوو، تیرۆک بوو، ناو مرێشک بوو، ئەو ئیشانەمان دەکرد. ئێستا دوو کوڕمان هەیە، یەکی بەرامەیەکی خۆمە لەگەڵمان کار دەکەن. ئەوانش ئیش ئەو ئیشەیە فێر دەبن ڕۆژ بە ڕۆژ، یعنی وا دەکەین ئەو ئیشە تەرک ناکەین، هەر بمێتەوە لە بۆ زیکرایەتەچی لە بۆ ڕۆژی دوایی هەتا لێمان بزر نەبی لەبەر ئەوەی ئیشەی زۆر زۆر کۆنا. ئەم ئیشە قەت حەز ناکەین لێمان بزر بیتر هەر بمێتەوە. زۆربەی ئەو دارتاشانی ئێستا لەو بازاڕە کار دەکەن، پیشەکەیان لە باو باپیرانەوە بۆ ماوەتەوە. دەشیانەوێت دوای خۆشیان دارتاشی لە هەولێر بە زیندوی بمێنێتەوە. تقریبا لە 10 ساڵیەوە ئەو ئیشەی دەکەم. لە ئەو ئیشە لە باپیرم و بابرین خاڵەکانمەوە لۆم مایتەوە. لە دروستکردنی بابرین چەند جۆرە بابەتێک دروست دەکەین. یەک لەوانە بابرین لە بابەتە هەر قەدیمەکان لانکە، ئەوزە ئەنواعی لانەکەی سێ-چار جۆرمان هەیە، و دروستکردنی تەختەقیمە بە دووسێ نەوعیەوە، و دروستکردنی تاولی سەمون و کەڕک و ئەو بابەتانەیە. بە نسبەت سەرفیاتی ئەو بابەتانە سەرفیاتی مشتری خۆی هەیە کە ڕۆژانە سەردانمان دەکەن. ئیدی زیاتر لانکەکەیە کە کوبڵین سەرفیاتی هەبێت، چکە شتێکی کلاسیکیە و کڕین و فرۆشتنی بەڵێ زۆر لەسەر، ینی کوبڵێ زیاتر گوننشینەکان کڕیاری زیاترە لە وەکو باڵین لە شارنشینەکان، و هەتا با بڵین خوانش دروست دەکەین، خوانی نان دروستکردن شتیوە، ئەوانش هەر سەرفیاتی کوبڵی مشتری خۆی هەیە. دارتاشەکان دوای دروستکردنی کەلوپەلەکان هەر لە شوێنەکەی خۆشیان جوانکاری و نەخش لەسەر کەلوپەلەکان دەکێشن. سۆلین حەسەن، کەناڵی کورسات، هەولێر.